وڵاتانی دەوڵەمەندترین دیموکراسی لیبرال لە جیهاندا چەندان مەسەلە تاوتوێ دەکەن کاتێک لە کۆبوونەوەی لوتکەی گروپی حەوت لە ئەڵمانیا گرت دەبنەوە. ئۆلاف شۆڵز ڕێوەشکاری ئەڵمانی ئەوەی میوانداری کۆبوونەوە لوتکەیەکە دەکات گوتی ئاسایشی ئۆکرانیا سەرتۆپی بایەخەکانە. سەرۆکی ئۆکرانی ڤڵەدیمیر زێلەنسکی بە ئۆنلاین وتار پێشکەش بەڕابەرانی گروپی حەوت دەکات. ئەڵمانیا و ئەمریکا هەمیشە پێکەوە کار دەکەن کاتێک مەسەلەکە دێتە سەر ئاسایشی ئۆکرانیا و ئێمە بۆ زیاتر لە جارێک ئەومان بەڕوونی گوتووە. وڵاتانی گروپی حەوت ڕۆژی یەکشەممە گوتیان ئەوان لە فشار خستنە سەر رووسیا بەردەوام دەبن، ئەوەش لە ڕێی قەدەغەکردنی هاوردەکردنی زێری رووسیا، هەروەها قەدەغەکردنی کاڵا و سیستمی بانکی رووسی و سەپاندنی گەمارۆ بەسەر کەسانی رووسی پایەبەرزە. بەڵام هاوکات ڕابەرانی گروپی حەوت نیگەرانن لەو ئاستەنگانەی چین دەیان خوڵقێنێت. ڕۆژی یەکشەممە ڕابەرانی گروپی حەوت دەستپێشخەریکی ئابووریان ڕاگەیاند بە بری 600 میلیارد دلار بۆ ژێرخانی ئابووری کە بە مەبەستی دابینکردنی بژاردەیەکە بۆ وڵاتانی بەرەوڕسکانچوو لە بری دەستپێشخەری چین بە ناوی پشتێن و ژێرخانی ئابووری ڕێگەوبان. دەمەوێ بەڕوونی پێتان بڵێم ئەمە یارمەتی یان خێرکردن نییە، بەڵکو ئەمە وەبەرهێنانێکە کە قازانجی بۆ هەمووان لێ دەکەوێتەوە، لەوانە بۆ ئەمریشەکان و بۆ خەڵکانی هەموو وڵاتانیش. ئەمە برە و بە هەموو ئابوووریەکانمان دەدات، هەروەها دەرفەتێکە بۆمان تێدا هاوبەشی بەڕوانگە پۆزەتیڤەکانمان بۆ ئایندە بکەین و دەرفەت بە کۆمەلگاکان لە سەرانسەری جیهان بدەین بە چاوی خۆیان بیبین و هەروەها خۆشیان کەڵکەکانی هاوبەشیکردن لەگەڵ دیموکراسیەکان بەدی بکەن. شیکارانی چینی دەڵێن وڵاتانی گروپی حەوت ڕوبەڕووی کێبرکێکی سەختی دەستپێشخەریەکەی پشتێن و ڕێگەوبانی چینی دەبنەوە. نەک هەر تەنها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەوروپا، بەڵکو ژاپۆن و ئوستورالیا سەرجەمیان لەم بارەیەوە زۆر نیگەرانن. هەمویان وا هەڵدەدەن بژاردەکان بدەنە ئەو وڵاتانەی قەرز دەکەن بۆ ئەوەی ئەو وڵاتانە ناچار نەبن ڕوو لە چین بکەن بۆ بەدەستێنانی قەرز، هەروەها بتوان پەنا بۆ ئەم ئامرازە نوێیانە بەرن. بەڵام کێشەکە ئەوەیە ئەم ئامرازانە بەهۆی بیرۆکراسیەوە بە سستی و بە هێواشی بەڕێوە دەچن. وڵاتانی گروپی حەوت بانگشتی ڕابەرانی ئەفریقا و باشووری هیندستانیان کرد کە بەشداری لە هەندێک لە کۆبوونەوەکاندا بکەن ئەوانەی لە ناوچەی باڤاریا ئەنجام دەدرێن. بە سیاسەتکردنی ئابووری جیهان و قۆستنەوەی و بەکارهێنانی وەک چەک و هەروەها بە مەبەست سەپاندنی گەمارۆکان و کاڵک وەرگرتن لە پێگەی زاڵ لە دارایی نێودەوڵەتی و سیستەمەکانی دارایی، ئەمانە تەنها بە زیانگەیاندن بە بەرژەوەندیەکانی خۆیان و کەسانی دیکە دەشکێنەوە و هەروەها زیان بە خەڵک لە سەرانسەری جیهانیش دەگەیەنێت. وڵاتانی گروپی حەوت ڕوبەڕووی ئاستەنگێکیش دەبنەوە، ئەوەی هەمووان دەگرێتەوە هەر لە ئەدیس ئەباباوە بگرە هەتا دەگاتە ئەتیۆپیا و زاگرێب و کرواتیا و هەروەها مەسەلەکانی گۆڕانی کەشوهەوا و پەتای کۆڤید و هەروەها دارمانی ئابووری جیهانی.